دنگی امریکا ل واشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کنکشن یا کوب اوای کی زندی لسر کانال ان ار تی و پلتفرم دنگی امریکا ته بلاف کرنج و بینر هجرا پیشکش دیکن سلاو رزمن صالح دمیجر و هفکار من بفراو نوری لبرنامه امرودا تیشک دخین سر هەڵبژارنەکانی نێوخۆی ئەمریکا و هەروەها راپۆرت و گفتوگۆشمان هەیە لەسەر ئەو کەسانەی کە تورکیا داوای ڕادەستکردنەوەی کردوون. ام هروها بحثا سردانا وزیر دروی روسیا بو ترکیه اپراسیون پلانکیری یا ترکیه لباکور و باکور روجلات سوریه و بریارا هیزن سوریا دموکراتیک هسده لدور هفریزیا لگل ارتشا سوریه لدجی هر ایریشه که ترکیه دکن. سەرگی لاڤڕۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕۆژی سێشەمە سەردانێکی دوو ڕۆژەی بۆ تورکیا بە مەبەستی وتوێژەکان سەبارەت بە هەڵەشانەوەی ڕێگری لە هەناردەی دانەوێڵە لە ئوکرانیا دەست پێ کردووە کە بەهۆی هێرشەکانی مۆسکۆوە وەستاوە. ئەمە دووهەم گەشتی لاڤڕۆڤە بۆ تورکیا دوای ئەوەی کە لە دەی مانگی سێ لە ئەنتەڵیا چاوی بە هاوتا تورک و ئۆکرانیەکەی کە و لاڤڕۆڤ ناچار بوو سەردانەکەی بۆ سربیا هەڵبوەشێنێتەوە دوای ئەوەی چەند وڵاتێکی دەراوسێ ڕێگیریان لە تێپەڕبوونی فڕۆکەکەی ناوبراو کرد. سەرنجی دانوستانەکان لە سەرکردنەوەی ڕێڕەوێکی ئەمنیە بۆ ناردنی دانەوێڵەی ئۆکرانیا بە تایبەتی گەنم و دانەوێڵە کە لە بەندەرەکانی ئەو وڵاتە بەهۆی شەڕەوە ڕاگیراوە. میدیا ناوخۆیەکان ڕایەنگەیاندووە کە وەزیری کشتتوکاڵی تورکیا ئاماژەی بەوە داوە کە ئەنکەرە و کیێف گەیشتونەتە ڕێکەوتن بۆ کڕینی دانەوێڵەکان بە ڕێژەی 25% لە خوار و نرخی بازارەوە. وزارت بروانی ترکیه را گهاند که وزیر بروانی روسیا و ترکیه روجا سهشنبه لسر کوریدورا هناردنا گنم جه اوکراین و باکور سوریه گوتو پیش کردن. وزارت داخویانی که را گهاند که د پیوندی که تلفنی دا وزیر بروانی ترکیه هولوسی آکار جه وزیر بروانی روسیا سرگی شویگو را گوتیه دوی برسوک پیوست جبو کریارین تکبرنا آرامی هرم ولداین و هبونا تروریستان لهرم نای قبول کرن. انقره دبیجه دوی او تف بگرن جبر که واشنطن و موسکو سوزن خوین دورخستنا یکینه پاراستنا گلی یپگه به مسافت 30 کیلومتر جسینور دور نخستن پشتی ترکیه که سال 2019 ایریش کرده بو بن پی کرن و دبیجه ایریشن جه دورین دبن کنترولا یپگه ده زیده بونه. وەک لە هەواڵەکانی پێشویشدا باسمان کرد سەرگی لاڤڕۆڤ وەزیری دەرەوەی رووسیا سەردانی تورکیای کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر دروستکردنی ڕێڕەوێک لە دەریای ڕەشدا بۆ ئەوەی ڕێگە بە دانەوێڵەی ئۆکرانیا بدا بگاتە بازاڕەکانی جیهان. ئەمەش لە کاتێکدایە کە نرخی خۆراک لە جیهاندا بەرز بووەتەوە. ئەم وتوێژانە لە کاتێکدایە کە ئەنکەرە ڕوبەڕووی فشارەکان بووەتەوە بۆکردنەوەی دەریای ڕەش بەڕووی کەشتیەکانی ناتۆدا بۆ شکاندنی گەماڕۆی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. ماوەیەکی زۆر لەمەوبەر نەبوو ئەو کەشتیانەی باری دانەوێڵەی ئۆکرانیان دەگەیاندا بازاڕەکانی جیهان بەردەوام لەو کاتەی بە ڕێڕەوی ئاوی بۆسفۆر لە ئەستەمبولدا تێدەپەڕین بەدی دەکران. بەڵام ئێستا ئەو کەشتیانە بەدی ناکرێن بەهۆی ئەوەی کەشتیەکانی هێزی دەریایی رووسی گەماڕۆی ئۆکرانیایان داوە. وڵاتی ئۆکرانیا کە پێنجەمین گەورەترین دابنکاری دانەوێڵەی جیهانە ئەمە بۆتە مای بەرزبوونەوەی نرخەکانی دانەوێڵە و تۆماری بەرزیان شکاندووە ئەو کارەی هەڕەشەی سەر هەڵدانی پشێوی و نائارامی دەکات. لوبنان لە ساڵی 2020 هاوردەی گەرمی لە ئۆکرانیا گەیشتە ڕێژەی لە 175. جا ئەگەر ئێستا بتەوێت گەنم بکڕیت دەبێت پارێکی زۆر زیاتر بدەیت و ڕەنگە دەستت نەکەوێت. هەر بۆیە بۆ وڵاتێکی وەک لوبنان ئەوەی خۆی ئێستا لە قەیرانێکی داراییدایە ئەمە واتای قەیرانێکی گەورە دەگەیەنێت. هەڕەشەی قەیرانێکی جیهانی خۆراک پاڵ بە هەندێک لە وڵاتانی ئەندامی ناتۆوە دەنێت بێنە سەرخەت. بڕیارە وتوێژەکانی نێوان سێرگێ لاڤڕۆڤی وەزیری دەروەی رووسیا و نێوان بەرپرسانی تورکی بەشێکی سنگ بخاتە سەر دروستکردنی ڕێڕەوێک لە دەریای ڕەشدا بۆ ئەوەی ڕێگە بە باری دانەوێڵەی ئۆکرانی بدرێت بگەیەنرێنە بازاڕەکانی جیهان. ئەنکەرە دەڵێت دەستەبەرکردنی سەودایەکی لەم جۆرە ڕێگری دەکات
لە مەترسی پێکدادان لە نێوان ناتۆ و رووسیا ئەوەش بە ڕەچاوکردنی بوونی بەهێزی توانای دەریایی رووسی لە دەریای ڕەشدا. بەڵام هاوکات گومان لە وابەستەیی رووسیا دەکرێت بۆ خاوکردنەوەی قەیرانی دانەوێڵە. شیکاران دەڵێن دەشێت مۆسکۆ قەیرانی جیهانی دانەوێڵە وەک باڵەدەستی بۆ خۆی بەکار بهێنێت. شیکاران دەشڵێن ئەگەر ڕێگری لە گەیاندنی بەرهەمی دانەوێڵەی ئۆکرانی بۆ بازاڕەکانی جیهان بکرێت ئەوە ئەنکەرە دووچاری فشاری زیاتر دەبێتەوە کە ڕێگەی ڕادەستگەیشتن بە کەشتە جەنگیەکانی ناتۆ بۆ دەریای ڕەش بدات، ئەوەش لە ڕێڕەوی ئاوی بۆسفۆر لە ئەستەمبول. Technically and legally, the straits are close to the warships of the two belligerents. لە ڕووی تەکنیکی و یاساییەوە ڕێڕەوە ئاویەکان بەڕووی کەشتیە جەنگیەکانی هەردوو وڵاتی بەشەرهاتووی ئۆکرانیا و رووسیا داخراون. تورکیا بەڕێزەوە داوای لە وڵاتانی دیکەش کردووە هیچ کەشتێکی جەنگی ڕەوانە نەکەن. بەڵام لە خۆناغێکدا لەلایەن ناتۆ یان ئەندامێکی ناتۆوە داوا لە تورکیا دەکرێت کەشتی جەنگی ڕەوانەی جەنگ بکات. بەڵام بژاردەکانی تورکیا لە ڕاستیدا لەبارەی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بەرتەسک دەبێتەوە. بەڵام شیکاران دەڵێن تورکیا سوورە لەسەر ئەوەی ڕێگری لە لایەنگرانی دیکە بکات لە چوونە نێو دەریای ڕەشەوە و فراوانکردنی جەنگەکە. هاوکات تورکیا ناشێوێت تاوسەندنی خوڵقاندنی دۆخێکی نائارام ببینێت، ئەوەش لە ڕێیهێنانی هێزی نوێوە هاوشێوەی هێزەکانی ناتۆ بۆ هاوسەنگکردن بەرامبەر هێزەکانی رووسیا. لەبەر ئەوەی دەرەنجام ئەو کارە دەبێتە خوڵقاندنی ڕەوشێکی زیاتر مەترسیدار بۆ هەموو ئاسایشی تورکیا و هەروەها ئاسایشی هەرێمیش. ئەنکەرە زۆر باش ئاگادارە کە مۆسکۆ چەند دەیەوێت گەروی بۆسفۆر بەڕووی کەشتەکانی وڵاتانی ناتۆدا دابخرێت. سەبارەت بە سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بۆ تورکیا و پرسی ئاشتی رووسیا و ئۆکرانیا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن دەمەوێت بزانم کامیان زیاتر لەوی تریان پێویستیان بە یەکترە لە ئاوا ڕەوشێکدا، تورکیا زیاتر پێویستی بە رووسیایە یان بە پێچەوانەوە؟ ئەمە دەکەوێتە سەر ئەو دۆسیانەی کە کاری لەسەر دەکەن بۆ نمونە دۆسی هەناردەکردنی دانەوێڵی ئاگەنم لە رووسیاوە بۆ وڵاتانی تری جیهان. مۆسکۆ زیاتر پێویستی بە ئەنکەرە دەبێت بە تایبەتی دەوێت سوود لەو بەندەرانەی تورکیا وەربگرێ کە لەسەر دەریای ڕەشن. بەڵام ئەگە بینە سەر دۆسەی بۆ نمونە ئەگەری ئەو کردە لەشکریەی کە تورکیا دەوێت بیکە لە ناو سووریادا بە مەبەستی دانانی هەرێمێکی ئاسایشی وەک خۆی دەڵێ لەمەدا پێدەچێت ئەنکەرە زیاتر پێویستی بە مۆسکۆ بێ تا ڕەزامەندی لێ وەربگرێ تا مۆسکۆ چرای سەوزی بۆ هەڵ بکە ئەو هێرشە بکە بە تایبەتی لە کاتێکە کە هەتا ئێستاش قسەی تیادا دەکەین واشنگتن وەڵامێکی یەکلاکەرەوەی نەداوە بەرامبەر بە ئەگەری ئەو کردە لەشکریەی تورکیا تەنها ئەوەندە نەبێت کە دەڵێ ئەگەر بێت و کردەیەکی لەو شێوەیە بکرێ ئەوە کاریگەری دەبێ بەسەر شەڕی داعش و هەروەها کاریگەریشی دەبێ بەسەر دۆسەی سەقامگیری لە ناوچەکەدا. باشە بڵێن تورکیا پێشتر چەند جارێک میێوانداری شاندەکانی رووسیا و ئۆکرانیای کردبوو وەک هەوڵێک بۆ ئاشتی نێوانی ئەو دوو وڵاتە. ئایا بەڕای تۆ ئەگەری ئاشتی ماوە لە دوای پەرەسەندنی شەڕەکان؟ ئەلبەتە شەڕەکان ئێستا لە قۆناغێکی ئێجگار سەختدان بە تایبەتی کاتێک کە دەبینین رووسیا تەواوی تواناییە لەشکریەکانی خۆی بەکاردێنێ لە ڕۆژەڵاتی ئۆکراینیادا. بەڵام وەکو قسەیەکی باوکە هەیە بەفراو دەڵێ 100 ساڵ لە پرۆسەی ئاشتی دابی بۆ گەیشتن بە ئاشتی زۆر باشترە وەک لەوەی چرخولەکێک لە شەڕ دابی. هەوڵەکان نەگە لە لای تورکیاوە هێشتاش لەسەر ئاستی جیهان هەوڵی ڕژد هەن بۆ ئەوەی بگەنە ئاشتی، بەڵام خاڵێکی زۆر گرنگەیە کە بیرمان نەچێ بڕیاردان لە ئاشتی، بڕیاردان لە ئاگربەست کەوتۆتە دەستی ئەو کەسەی کە یەکەم جار بڕیاری شەڕی سەپێنراوی دا بەسەر ئۆکراینیادا ئەویش ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیایە. باشە مەبەستی مۆسکۆ لە هەموو ئەم جم و جۆڵانە دایانکات چییە بەڵێن؟ مەبەستە هەرە سەرەکیەکەی مۆسکۆ بەهێزکردنی پێگەی خۆیەتی لە ناو سیستمی جیهانیدا. مۆسکۆ بە شوێن ئەوەیە کە کاریگەری و ڕۆڵی خۆی بجێڕێتەوە بۆ سەروەختی دوای دووەم شەڕی جیهانی ئەوەی کە پێی دەگوترا سەروەختی یەکێتی سۆڤێتی پێش و ڤلادیمیر پوتین بە پێی ئەو لێکۆڵینەوەی کە لەسەری کراوە ینی وهای هەست کردووە کە رووسیا ڕۆڵێکی ئەوتۆی نەماوە لەبەرەوە هەموو جم و جۆڵێک دەکا، بەڵام لە بیریشمان نەچێ بەبێ ئەوەی گوێ بداتە
ئەو بەرەنجامە خراپانەی کە لە ئاکامی شەڕێکی ساردی نوێ دێنە دەرێ شیکەرەوە زۆر کۆکن لەسەر ئەوەی کە دەڵێن کرملن بە تەواوەتی فەرامۆشی هەموو ئەو ئەگەرە نەخوازراوانە دەکا کە لە ئاکامی شەڕی سارد دێنە ئاراوە. زۆر باشە سپاس بۆ تۆ بەڵێن هاوکارم بەڵێ ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. حکوومەتە سوێدێ ڕۆژا سێشەمێ ji dengdana vekişandina baweriyê rizgar bû bi alîkariya qanûndanereke Kurd ku xwest Swêd piştgiriyê bide Kurdên Bakurê Sûriyê tevî redkirina Tirkiye ya ku rê li ber hewildana Swêd ji bo endamtiya NATOyê digire. پاش دەنگدانی پارلەمان سەرۆکی پارلەمان ئاکامی دەنگدانەکەی ڕۆژی سێشەمێ ڕاگەیان کە تەواو بووە. بۆ ئاکامە دەگەین کە پەرلەمان داوای دەنگدان بۆ لێسەندنەوەی متمانە لە وەزیری داد و نێوخۆ پەسەند ناکات. تورکیا پێشی خوازیاری هەردوو وڵاتی سوێد و فینلاندی گرتووە کە بە خێرایی ببنە ئەندامی ناتۆ. دوایەوەی رووسیا یوکراینەی داگیر کردو و دەڵێت هەردوو وڵات داڵدەی کەسانێک دەدەن کە سەر بە گروپەکانی کوردن و تورکیا بە تێرۆریستیان دەزانێت. ئەندامی سەربەخۆی پەرلەمانی سوێد ئەمەنی کاکەباوە کە بەڕەچەڵک کوردی ئێرانە لەسەر و بەرنووسە دەنجینەدا کە ئۆپۆزیسیۆنی ڕاست دیژی مۆرگان یوهانسن وەزیری داد لەسەر بەرزبوونەوەی تاوانکاری باندەکان هێنابوویە پارلەمانێ. بەبێ دەنگدانی کاکەباوە لێسەندنەوەی متمانە تەنیا 174 دەنجی پارلەمانی بەدەستێنا کە یەکێک کەم لەو 170 دەنگە بوو کە پێویستی دەکرد بەرنووسەکە پەسەند بکرێت. ماگدەلینا ئەندرسن سەرۆکوەزیری وڵات ڕایگەیاند بوو ئەگەر بە دەنگدان وەزیرەکەی لەسەر پۆستی لابرن دەست لە کار دەشێشێتەوە. یەکێک لە ئەندامانی پارلەمان سەبارەت بەم دەنگدانە دەڵێت ئەوە بەواتای و ئەستۆگرتنی بەرپرسیارەتی سەبارەت بە سوێد نییە. خەڵکی سوێد چاوەڕوانی زیاتریان لە ئێمەی نوێنەرانی هەڵبژێردراو هەیە. ئەو هەروەها لەم بارەیەوە ئەرچی سوسیال دموکراتەکان بە گرنگ دەزانێت. لە ئەم کاتە ناسەقامگیرەدا ئێمە لە ئاستێکداین کە وەک سۆسیال دیموکراتەکان بەرپرسیارەتی بۆ وڵات بگرینە ئەستۆ. کاکەباوە لە پارلەمانی سوێد ڕەخنەی لە ڕەجەب تەیب ئەردۆغان گرت کە دژایەتی دەکات سوێد ببێتە ئەندامی ناتۆ و گوشاریش دەخاتە سەر ستۆکهۆلم بە پێی داواکانی ئەو ئازادی بەیان و ئازادی کۆبوونەوە و جەماوەری بگونجێنێت. ئەمە سەبارەتە بۆی سوید تا چ ڕادەیەک دەبێت ڕێگە بە هێزێکی بیانی بدات دەسەڵاتی بە سەر وڵاتی ئێمەدا هەبێت. ئەمە پەرلەمانی سویدەکە دەبێت سەبارەت بە یاساکانی هێناردەکردنی چەکی سوید بڕیار بدات. سوید لە ساڵانی ڕابردوودا ڕوبەڕووی بەرزبوونەوەی توندوتیژی باندەکان بۆتەوە کە ئۆپۆزیسیۆن لۆمەت دەخاتە سەر سیاسەتی نەرمڕێیی لە بەرامبەر کۆچبەری و کەمتەرخەمی سەبارەت بە ڕێگریکردن لە تاوان ئەویش لە ژێردەسەڵاتی سۆسیال دموکراتەکاندا. تا ئێستا لەم ساڵ لانی کەم 30 کەس بە گولە کوژراون و لە 2 دەی ڕابردوودا سوێد لە کەمترین ژمارە ئەو شێوە کوشتانەی هەبووە کەچی ئێستا لەم بارەیەوە زۆرترین ژمارەی ڕووداوی تەقەکردنی لە هەستی ئەوروپادا هەیە. کاکەباوە پێشتر لە مانجی نۆوەمبری ئەم ساڵدا ئەندرسۆنی ڕزگار کرد کاتێک یەکەم خانم وەک سەرۆک وەزیرانی سوێد ناچار بوو بۆ ماوەیەکی کورد دوای ئەوەی تەنها 1 ڕۆژ لە پۆستەکەیدا بوو دەست لە کار بچێشێتەوە. ئەندرسۆن ئەو کات بەڵێنیدا کە سوێد هاوکاریەکانی لەگەڵ پارتی یەکێتی دیموکراتی سووریا کە گروپێکی کوردیە قوڵتر بکە. سوێد لەگەڵەوەدانە کە ئەو پارتەی سووریا یان چەند گروپێکی دیکەی کوردی بەشێکن لە پارتی کرێکارانی کوردستان. سۆسیال دیموکراتەکانی ئەندرسۆن لەو کاتەدا ڕائەنگیان بوو کە قبول ناکرێت ئەوانەی هاوسۆزی لەگەڵ ئەو پارتەی سووریا دەکەن بە تێرۆریست هەژمار بکرێن. ترکیه دەبێژە کو divê Swêd û Finlandayê piştgiriya komên terorîst li welatên xwe rawestînin garantiyên ewlehiyê yên zelal bidin û qedexeyên hinardekirinê li ser Tirkiye rakin eger ew dixwazin endamtiya NATOyê bikin. Dezgehên ragihandinê nêzîkî hikûmeta Tirkiye lîsteya navên ku Enqere daxwaz kiriye ji wan welatan hat aşkere kirin. Dexîlê şemo bi 3 kesan re axivî ku navên wan di lîsteyê daye û ev raport amade kir.
ئەو لیستاناوان ji derên nêzik hikûmeta Serok Recep Tayyip Erdogan gihiştine dezgehên ragihandinê. Lê daxwaza radestkirina endameka serbixweya Parlemanê Swîdê Amîne Kakabava bi zarê balyozê Tirkiya li Stockholmê bû. Kakabava dibêje ew daxwaz nenûye. Bi min ew ne cihêpesendkirinê ye. Çunku eger em niha bigotina Erdogan terorist bên sibahî ew kesên şer li dijî berberiyê kirî dibine terorist. Ew dijî min e û ez nebtinê me. Lê ev e pirseka serinçrakêş e, eger tu bi çavê cîhanê temaşegey, dema tu daxwaza kesan ji welatekê modern bikey, ez bi asıl ji Îranê me, ev e kesek û ev e tiştekî gelek balkêş e, Erdogan zêde çûye. Xanim Kakabava fişar dane ser hikûmeta Sosyal Demokrata destsaladar li Swîdê heta ku lê dijî operasyonên Tirkiya di Bakur û Rojhilatê Sûriyê de helwest wergire û piştevaniya hêzên Kurdan bike ku şerê tîrorê dikin. Ew rexneya tund li siyaseta Serok Erdogan digire ji ber dijatîkirina endametiya welatê wê di NATO de ku radestkirina wê şertekî Enkereyê ji bo erîkirina endametiya NATO. Tirkiya dibêje ew kesên daxwazkirî têkelî bê PKK heye yan jî endamên tevgera Gülen'in ku rêberê tevgerê tawanbera bi dareştina kûdetaya neserketiya 15 tîrmeha 2016 li Tirkiya. Raxîb Zara Kolo çalekvanekê Tirkiye mafê mirova û mafê kêmaniya ye. Dehan sala li Swîdê dijîtin û nivîskarê çend kitêba û ji ber bîr û bawerên xwe bûye armanca hikûmeta niha ya Tirkiya. Because he is angry for human rights activists. Ji ber ku ew tûreye ji çalakvanên mafê kêmaniyan û bervankarên mafê Kurdan. Ev e rengekî propagandeyê her wisa de ku vê mijarê bû bazarkirinê bikar bîne. Ji ber ku ya ji wî re giring ew e ku helwêsta Swîdê ya bendkirina firûtina çekan ji Tirkiye re biguherîne. Swêd çekan nafirûşe Tirkiye ya ku piştevaniya îslama siyasî dike li Sûriyê. Li gora yasayan Swîd qet nikare rê li azadiya bîr û baweran bigire yan jî mafê civîn û xwepîşandanan asteng bike. Di germegerma dijatîkirina Tirkiya ji bo endametiya Swîd û Finlandê di NATO de Kurdên Swîdê xwepîşandanek li meydana nîva Stockholmê rêkxist. Navê xanimeka Kurd li Swîdê mezin û perwerde bûye di lista Tirkiya de ye. Erdogan bi vê teşvîk dixwaze yani hemû siyasetmedarên Kurd ji bo mafê xwe a bingehî yani a azadî wî biparêze wî reş bike di nav raya giştî. Eger çî herkes dibêje ku Swîd çi hewlatiyên xwe nade destê Tirkiya lê ewlehî xema wan kesa ye belkû pitir xema wan saziya ye ku Tirkiya dike armanc. Gelek sedem hene yek hizra ewlehiya xwe biket, lê ez bêdeng nabim. Ez bi xwe pêşmerge bûm dema ku ez 13 sal bûm lê dijî heza malbata xwe. Nû kes li welatekê modrênim û pitir ji 14 salan ez endama perlemanim. Ez nekarim bêdeng bim çunke metirsî li ser min heye. Li gora Global Democracy Index Tirkiya di rêzbenda 103 ya welatên demokrat da ye. Finland û Swîd di serê listê de ne û şareza dibêjin ku daxwaza Tirkiya ji bo radestkirina wan kesayetiyan nerast-bîne. بۆ گفتوگۆ لە سەرم راپۆرتە دەڕۆمە لای هاوکارم دەخیلی شەمۆ کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دەخیل لەو کاتت باش دەمێ بزانم ئایا دەخیل مەترسی یان با بڵێن ئەگەری ڕادەستکردنی ئەو کەسانەی کە تورکیا داوای کردوون جددیە یان تورکیا تەنیا دەیەوێت وەک کارتێکی گوشار بەکاری بێنێ بۆ وەرگرتنی خاڵی سیاسی. بەفراو لە ڕۆژ یەکەم و هەر لە دەرکەوتنی ئەو کێشەیە هەموو کەسێک پێی وایە کە ئەمە کارتێکی فشارە نەکات تەنها لەسەر سوید و فلەند بەلکو لەسەر ئەندامانی دیکەی ناتۆ بەڵام ئەوەیە کە دیارە تورکیا دەیەوێ وەکو داواکاری تری هەبێ لە ئەندامانی تری ناتۆ بەڵام بابەتەکە لەوەدایە کە ئەمانە لە بۆ نمونە ئەوانەی سوید و فەلەندیش لە وڵاتی زۆر دیموکراسین و یاساکان ڕێگا نادا یەکێک لەوانە ڕادستی هیچ وڵاتێک بکرێت بە هەر سەبەبێک هەبێ بەڵام ئەوانە پشت ڕاستن کە ئەوانە هاوڵاتی سویدین یان فەلەندین و هیچ خەتەر لەسەر ئەوانە نیە بۆ نمونە ئێمە بینیمان لە راپۆرتی پێشترشدا کە بۆ نمونە خانم ئەمینە کاکەباڤا کە چەند دەستهەڵاتی هەیە لە ناو پەرلەمانی سویددا و چەند کاریگەری هەیە لەسەر حکوومەتیش ئەوجا چۆن یەکێکی وا ڕادەست بکرێت ئەمە وەکو بڵێ
وەکو بڵێ بابەتێکە کە بڕاوە وا نابێ و قەتش نابێتن ئەمە بەڵام دیارە تورکیاش تا ڕادەیەک ناوەکان لستەکان ئێستا باس ناکە بوو نمونە یەکێک لە لستەکەدا چەند ساڵێکە هەر مردووە لە ژیانە نەماوە زۆربەی ئەوانە دیکە هەر ئەندام نین لەگەڵ پاکێکە ئەوانەی کورد کە من ئەوانە کە بینیوم لەگەڵ پاکەکە پەیوەندیان نەبووە زۆربیان و ئەوانەی گوڵن هەربەتە من خۆم کەسیانم نەبینیوە بەڵام ئەوەیە کەسانێکن کە بیر و بۆچوونی جیاواز یان جیان لەگەڵ حکوومەتی ئێستا تورکیا بۆیە ئەم داواکاریە دەکرێت بە ئەمە وەکو گوتم لە سەرەوە و لە کۆتایی شەر ئەبێ بە کارتێکی فشار تا چەندێک بەکارێتن لە بەتایبەت لە کۆبوونەوەکانی ناتۆدا لە کۆتایی ئەمانگە ئەوە دیار نییە. کارتی گوشار بۆچی دەخێت ینی مەبەستی چییە یاوێت چی خاڵێک وەربگرێت تورکیا؟ بەڵێ کارتی گوشار یەکەمیان کە شتێکی وەکو بڵێ عملی بێ ئەوەیە کە لەسەر کوردەکانی ڕۆژ ئاوان کوردەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریان کە ئەوانە ئەمریکا و ناتۆش پشتگیریان دەکاتن تورکیا ئەوانە بە وەکو پاکەکە دادەنێ ینی بەشێکی پاکەکە دادەنێ و دەوێ ئەو کیانە لەوەیە نەمێنێ یان لاواز بێ ئەمە بابەت یەکەمە بۆیە نەک هەر تەنها ئەو کەسانە داوا دەکا کە وەکو کارتێکی فشار بەرک و داوا دەکە دەستگا و سازیەکانی ئەوانەی لە سوێد و فێرلەندن ئەوانەی سەر بە کوردەکانن نوێنەرەتەکانیان دابخرێت. باشە دەخیل وەک پێشتریش باست کردبوو لە راپۆرتێکە جیا لەو سی کەسەی کە تورکیا داوای ڕادەستکردنی کردوون دەوترێت داوای داخستنی چەند ناوەندێکی کوردیشی لە سوێد کردووە دەکرێت زانیاری زۆرترمان لەسەر و ناوەندانە بۆ باس بکەیت و بۆچی داوای داخستنیان دەکا؟ ئەوانەی کە ڕاستەوخۆ نوێنەرایەتی وەکو بڵێ بەڕێوەبەرایەتی خۆسەرن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ نمونە لە ستۆکۆڵم نوێنەرەتیکی بە بەهێزیان هەیە و کاریگەر و چالاکەنەوانە ئەوە یەکێک لەوانەیە چونکە بە پێی شیکەرەوەکان دەڵێن ڕەنگە سوید تا ڕادەیەک جێ لەو داواکاری تورکیا بگری بۆ نمونەگرتنی ئەم نوێنەراتیە چونکە نوێنەراتیەکی وەکوبلی سیاسیە نوێنەراتی ئەو خەڵکە دەکات نوێنەراتی بەڕێوەبەرایەتی خۆسەر دەکات لەوێ ئەمە تا ڕادەیەک ترسی هەیە یان ترسیان هەیە کە ئەم ناوەندانە دابخرێن ئەمە بابەتەکە کە ڕەنگە تورکیا خۆی دەزانێت ئەمە ڕەنگە تا ڕادەیەک ئەمە بابەتێکی ینی چۆن واقعبین بێ بۆ داواکاریەکی واقعبین بێ ئەوانە دیکە نەخێر سویدیەکان دەڵێن ئەوە قەت و قەت جێبەجێ ناکرێت بەتابەتی ڕادستکردنی چالاکوانان. زۆر باشە سپاس دەخیل بۆ ئامادەبوونە دەخیلی شەمەوە هاوکارمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. وەزارەتە دادوەریە ئەمریکا گوت مامۆستایەکە بەرێ دبستانێ کو ببوو بەرپرسەکە ڕادەبلندا گروپە دەوڵەتە ئیسلامی داعشێ و کەتیبەیەکە لەشکریە داعشێ کو هەموو ژن بوون ئۆرگانیزە کرد دۆ سێشەمێ لە گونەهەیە خۆی پشتگیریە گروپە تەرۆریستیا بیانی مکرهات ئالیسن فلۆکی ئێکرن یا 42 ساڵی کو ji Kansasê lê mukirhat ku di navbera salên 2011 û 2019 de li Sûriyê, Libya û Iraqê beşdarî çalakiyên girêdayî terorê bûye. Hevjînê wê endamê grupa Tundrew Ensar el Şerî'a bû ku di sala 2012 da êrişa erka Amerîkî li Bengaziya Libyayê kir û piştre bû serkirdeyekî grupeke sekvanên Daişê li Sûriyê. Dema ku li Sûriyê bû, wezaretê got wê qala daxwaza bombekirina hin bazar û zanîngehên Amerîkî kiribû. Di sala 2016 û 17 de bû seroka yekîneyên bi navê Ketîbeya Nusaybe ya ku tevahî jin bûn û ji bo piştgiriya Daişê perwerdeya fîzîkî, pizîşkî û çekan girtibû. Filokê Ekrin wê di 25 Cotmehê de were ceza kirin. نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤێنزوێلا ڕۆژی سێشەمە لە چوارچێوەی گەشتێکدا بۆ وڵاتانی هاوپەیمان
دوای بڕیاری ئەمریکا بۆ دوورخستنەوەی وڵاتەکەی لە دانیشتنی لووتکەی ئەم هەفتەیەی ڕێبەرانی وڵاتانی ئەمریکا گەیشتە ئەنکەرا. مادۆرۆ لە نامەیەکدا کە ئاراستەی ئەنجومەنی نیشتمانی وڵاتەکەی کردووە بەبێ ئەوەی زانیاری ورتر لە بەرنامەی گەشتەکەی بخاتە ڕوو ئاماژەی بەوە کردووە دوای تورکیا بەردەوام دەبێت لە گەشتەکەی بۆ وڵاتانی دیکەی ناوچەی ئۆراسیا. مادۆرۆ لە چەند بۆنەیەکدا سەفەری کردووە بۆ تورکیا، لەوانەش لە کاتی سوێن خواردنی سەرۆکۆماری تورکیا دوای دووبارە هەڵبژاردنەوەی لە ساڵی 2010 و دوای 5 مانگیش ڕەجەب تەیب ئۆردوغان سەرۆکۆماری تورکیا سەردانی فەرمیخۆی بۆ ڤێنزوێلا ئەنجامدا. دەستپێکردنی گەشتەکەی سەرۆکی ڤێنزوێلا بۆ تورکیا هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی دانیشتنی لووتکەی ڕێبەرانی وڵاتانی کشوەری ئەمریکا کە لە لۆس ئانجلس لە هەفتی ئەم مانگەوە تا دەی ئەم مانگە بەڕێوە دەچێت. وەزارەتە بەرەڤانیە سووریە ڕۆژا سێشەمێ دیمەنên hêzên xwe yên esmanî yên rahênaneke hevbeş bi Rûsyayê re belav kir ku yekem e ji dema êrişa Rûsya li dijî Ukraynayê berî zêdetirî sê mehan. Wezaretê got ku du balafirên şer yên Rûsî Su-35 û şeşên Sûrî MiG-23 û MiG-29 rahênana sînaryoya rûberûbûna balafirên şer û dronên dijmin kirin. Firokvanên Sûrî bi piştgiriya balafirên şer yên Rûsî bersiva wan da. Wezaretê di daxuyaniyekê de got hemû armancên xapînok hatin çaverêkirin û bi temamî hatin rûxandin. Ev daxuyanî hat çend demijmêran piştî ku televizyona fermiya Sûriyê ragihand ku mûşekên İsraîlê çeperên artêşa Sûriyê li başûrê Dîmeşqa paytext kirin armanc û ziyanên madî çêbûn. لە ماوەی ڕابردوودا ڕەجەب تەیب ئۆردوغان سەرۆکۆماری تورکیا ئۆپراسیۆنێکی گەورەی سەربازی دژ بە هێزەکانی سووریای دموکرات کە ئەمریکا پشگیریان دەکا ڕاگەیان. شرۆفەکاران دەڵێن ئۆردوغان پێی وایە لە پێگەیەکی بەهێزدایە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە واشنگتۆن پێویستی بە تورکیا هەیە بۆ هەڵگرتنی دژایەتیەکانی بەرامبەر بە داوای سوێد و فینلاند بۆ ئەندامبوونیان لە ناتۆدا. بینەری راپۆرتێک بن لەم بارەیەوە. The Turkish army continues to build up on the Syrian border ahead of an operation targeting Kurdish forces of the YPG group. Ankara designates the YPG as terrorists linked to the PKK insurgent group that is fighting Turkey. Until now, Ankara has been constrained because American forces are fighting with the YPG against the Islamic State group. Washington is warning against any operation. But with the United States needing Turkey's support to admit Sweden and Finland into NATO, Ankara sees an opportunity. Turkey believes that diplomatically it is in a strong position at a time when the members of the NATO alliance will need بله بینرن هجا به مخابن پرسکری که تکنیکی هبو امنی کارن وی راپورته معنی کاری بو تمام بکن هر حال ام بردوامن ده پیشکش کرنا برنامه کرد کنکشن دا ده دمکی دا که ترکیه پلانا اپراسیون که لشکری لباکور روجلات سوریه دکه وزیرین دروین روسیا و ترکیه لانقره کومبون و هزین سوریه دموکراتیک هسته ده کومبونه که دا گوتبو کوان بریار دایه او هفریزی لگل ارتشا سوریه بکن جبو رد کرنا هر ایریشه که ترکیه جبو آگاهی بهتر و شیرو کرنا و مجاره نه هفکارین ما زانا عمر پیامنیر ما لقامشلویه ایوب دمیر پیامنیر ما لانقره و ازلام یساک لور لناوند نوچه دنگ امریکا بمرانه دما و هر سیانجی باش زانا از جمتا و بریارا حسد دست پی بکم سرکرده این حسد چما بریارک و هادان دیاره ما پرسکری که پیوندی لگل زانا را هی حتی کنترل چارسر بکن و یکی از چما جم ایوب ایرو وزیر دروین روسیا و ترکیه لانقره کومبون و ام دزانینش که ترکیه پلان دکه اپراسیونه که وال باکور روجلات سوریه پک بینه انجام این و کومبونه چوبون تا چت کاری تشتی نوج مرا بیجی سال آنا لب انقره راستی لبنده بونکو اف هبیدون وره چکرن ایرو چه بو لبیش تپه وزیرین کارندر یه ترکیه مولود چاوشوğlu سرگی لاvrov وزیرین کارندر یه روسیایı هبیدون چکرن پشتویجی درکتن hemberi kamera و داخیانی دان مولود چاوشوğlu لوی دری دا آماجه کرکو
ew dijî terörüne naxwazin ku hiç şaheka terörê li başûrê wan an jî Bakurê Sûriyê da bibe ji bo wî jî ew ê hêvildanê xwe derxînin pêş. Li di aliyê din da jî dîsa daxwaz kir ku yani diyar kir ku Amerika û hin welatên Ewropayê piştgirî didin YPG'ye û ji bo wî jî dixwaze ku yani van piştgiriyan bê rakirin. Di aliyê din da jî Sergey Lavrov jî qise kir. Di vê derê da Sergey Lavrov got ku yani em fikara Türkiye ya ewlekariyê dipecirînin ji bo ku eva di cî daye lê di aliyê din da jî dîsa behsa ew ê kir got ku rastî Amerika li Sûriyê ana rewşa ku derdixîne pêş aloziyê çêdike dîsa Amerika hin netewî yekbûyî peyman imza kiribûn li Sûriyê gere hin tişt çareser bikirana heya niha jî ev rana hiç çareser nebû ji bo wî jî ana tevayî wato ku em temaşe dikin yani tiştê ku li vê derê hate qewimîn em dikarin bêjin ku Rusyayê bi tiştekî dîtbar an jî belê em Tirkiye pesend dikin bila Tirkiye operasyoneke çêke tiştekî wiha der neket pêş dikarin bêjin. Baş e Eyûb ez ê vegerim cem te ez bêjim zanan ha vegeriya ye zana tu dengê min dibîsî min dixwast ez bipirsim aya çima serkirdeyên Hesedê biryarek wiha dan ku ew amade ne bi artêşa Sûriyê ra li dijî her êrişeke Tirkiyê kar bikin yani hevrêziyê bikin. بله شخود دوی دمه دتی گو او گفانا استا و گفا زیدت به او پدیویا حزب سوریه دموکراتیک به هن چکن دیجی بالا فران هی او جوینجی ل قامش رو جدنا برا فرماندارن ارتشا روسیه ل سوریه لگل فرماندارن حزب سوریه دموکراتیک جی پیکات او جوینه که نافخویی یا فرمانداریا گشتیا انجمان لشکریه هستی هات داخستن و او بریار داگو او دکارن لگل شامه دهفکاری دبن دبرسوا چه ایریشه که بله باش زانا یعنی او دخوازن وکو تجربه کل عفرین چه بو و دمیجی دیسا هناك گفتگو چه بون کو حزب سوریه دموکرات لگل رژیم لدجی ایریشا ترکیه يعني درباسونا تركيا بو عفرين بكن قالوا سيناريو كا ديسا بيش بينا ووقته وحكومتها دمشق برسفه بدا وبراستي هفريزيه بهسه ديرا بكا نهام افبرس جخوا جفرماندارين هسه دي جيكرن او دي بيجينغو او هفكاريا دنافبر 2019 بريكا روسيا بويه او دکارن نها و هفکاریه به آستک بلندر بکن ده وان روش آورته دگو گفن ترکیه هنه هسه تکس دکی گو او پابندی پیمان آگربستی نه لی آمادکاری شرجی و برسوی دیدن او جبوه یکیجی تکلیه دنه به دمشق را و به هر دو گانانتورین سوتشی و اکتبری امریکا و روسیه بله از بشن جم اوزلم یعنی دزانین که امریکا خمن خود در برند درباره و اپراسیون پلانکریا ترکیه باکور روجلات سوریه ده آگاهی نو و درباره ده چل جم تهنه بله صالح وکی تجد استنشان کر رویریا امریکا دمودس لسر diyarkirina Türkiye ku ev operasyon ekleşkiriya nu li Bakurê Rojhilata Sûriyê bide destpêkirin da xuyaniyên fermî demudes berdewam dikin. Herî dawî do sêşemiyê berdevkê Wezareta Karê derve Ned Price dema ku Serdana Lavrov li Enqereyê dinirxand li ser mijareyê axifê berdevk Price diyar kir ku Amerika dijî operasyonek nû ya leşkerî ya li Bakurê Rojhilata Sûriyeyê ji ber ku ew ê hem aramiya heremê têke xeteriyê û hem jî li ser şerê dijî Daişê bandorê neyînî çêk bike. Her wiha berdevk Price diyar kir ku Amerika bi karbidestên Türk re di peyve û peyivîne ku fîkarên Amerîkayê bînin ziman û xembariyan xwe diyar kirine. Her wiha Price diyar kir ku ew bang dikin ku li peymana agrbestê ya cotmeha 2019 rêz were girtin ew Amerika bi tundî dijî binpekirin yan jî tekbirina xetên vê parastinê ne.
بله özlem ev li ser asta daxuyanîn û gotinan baş e Amerîka li ser erdê li wê derê çi dike gelo di van demên rojên dawî de ti çalakî hene heta ku li ser asta dîplomatîk bin jî. Belê tevî ku ev daxuyaniyên fermî em li ser erdê jî gelek kiriyarên Amerîkî dibînin bi rastî salih. Balyozxana Amerîkaya li Sûriyê diyar kir ku do çarşemiyê alîkarê wezîrê derveyê Amerîka Etienne Goldrich bi hevkarên payêbilind yên hêzên Sûriye Demokratîk re hevdîtinek kiriye, peywendiyek kiriye û di vê peywendiyê de alîkarê wezîrê derveyê Amerîka aniye ziman ku ji Hesedê re Amerîka ser bi hevkariya Hesedê re ser soza xwe ya biryardariya têkbirina Daişê ya mayende ye. Her wa Goldrich ji Hesedê re gotiye ku Amerîka ew ê hevkariya xwe bi Hesedê re bidomîne her wa karbdestên Hesedê û Goldrich ser aramî parastina agrbesta cotmeha 2019 û bo kêmkirina aloziya li herêmê avetina gavên pêwîst nîqaş kirine. Ji aliyê din ve balyozxana Amerîkayê da zanîn ku diplomat Goldrich bi serokwezîrê hikûmeta demkî ya Sûriye ya opozisyonê Abdurrahman Mustefa re jî axifiye. Abdurrahman Mustefa o Goldrich li ser parastina peymanên agrbestê ya li herêmî aramî û kêmkirina aloziya li Bakurê Rojhilata Sûriyê got û bêj kirine. باشه özlem yani ez nabişim cem Eyyub eger em bidin ber çavan yani tu dibêjî ku renga Rusya rê bide Tirkiye operasyoneka wiha bike renga wekt bêjê tiştekî pêşbîn be lê eger em bidin ber çavan ku Amerîka wekû özlemê gotî xemên xwe derbirîn Ewropiyan daxuyaniyekê de xemên xwe derbarê operasyoneka wiha de derbirîn Tirkiye wekû bersiv ji van re çi dibêje? Salah ana emni peşiya Wezareta Karenderiye Türkiye'ne rastî divê hevdîtinê da di nav çapemeniya Tirkiye da em bêjin nav spora da jî piştî ku ev dîtin hate çêvkirin guftugo hatin durustkirin. Yani tiştê ku dibêjin ev e dibêjin divê hevdîtina hanê da Rusyayê ji bo Tirkiyeyê erê nekiriye. Yani daxuyana Lavrov da jî ji xwe eva derketbeş. Got ku em fikarê Tirkiyeyê dipêşirinin lê tiştekî din negot. Em bêjin navê rêxistinekî an jî ciyekî deverek neda. Ji bo wî jî gava em didin berçav dibêjin ku Tirkiye êdî dikare bi tena serê xwe operasyonekê çêbike. Yani şevekê carekê da dikibe ku tiştekî wisa çêbike. Lê li vê derê tiştekî din jî heye. Heya Amerîka di vî warî da biryareka erê der nexîne ji bo Tirkiye xeterekî mezin derdikeve pêş bivêneve. Dîsa heke Sergey Lavrov îro daxuyaniya ku da tenê bi wî birêva biçin dîsa Tirkiye dirkeve nav aloziyekê. Yani di nav vê qisadana wan da tedî tiştê ku em nizanibin tiştê ku hat derketiye pêş heke hebe ew jî tiştekî dine lê rastî di daxuyaniya wan da tiştek derneket. Belê Eyyub hevkarên me Eyyub Demîr ji Enqerê zana Omer ji Qamişloyê û Özlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka gelek spas ji bo dema we. Tem baş. Belê Özlem yani diyare Özlem gel Özlemê daxivîn her Özlem di mejiyê me damaye. Yani birastî jî ev metirsiyeke li herêmê çê dike ji ber ku Amerîkiyan jî divê derbarê de awakî aşkere gotibûn eger wiha bibe xelkê sivîl pergende bibe derbider bibe û ew jî naxwazin tiştekî wiha bibe ji ber wê divê çareseriyekê bibînin. بەڵێ مەزلۆن کۆبانەیش لەم ڕۆژانە ڕایگەیاندبوو کە لەوانەیە کێشەی با بڵێن پەنابەران و هەروەها کۆچ و ئەو شتانەی لێ بکەوێتەوە ئەمە کۆمەڵێک هەواڵی نێوخۆمان ئەمریکامان هەیە سەبارەت بە هەڵبژاردەکان بەڵام پێشەوە ناوبڕێ گوەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
کریستینەوەم پارێزگاری داکوتای باشوور و هاوپەیمانێکی سەرسەختی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ توانی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11. نەوەم کە بە دژایەتیکردنی کۆتوبەندەکانی کۆڤیدی-19 ناسراوە توانی بە 77% دەنگەکان لە هەڵبژاردننی سەرەتاییدا سەرکەوێت. ئەو وەکو کاندیدێکی جێگری سەرۆک باسی لێوە دەکرێت ئەگەر دانەڵد ترامپ سەرۆکی پێشوو لە ساڵی 2024دا جارێکی دیکە خۆی بۆ کۆشکی سپی کاندید بکاتەوە. هاوکاتیش ڕاینزنکی وەزیری پێشووی ناوخۆی ترامپ لە مۆنتانای ئەمریکا لە کێبڕکێکی توندایە لەگەڵ ڕکابرەکەی بۆ کاندیدکردن و گەڕانەوە بۆ کۆنگرس لەگەڵ دابەزینی هاودەنگی بۆ سەرۆک جۆ بایدن لە ڕاپرسیەکاندا و بەرزبوونەوەی هەڵاوسانی ئابووری کە دۆخی دەرونی دەنگدەرانی تووشی تەنگەژە کردووە چاوەڕوان دەکرێت کۆماریەکان کۆنتترۆڵی ئەنجومەنی نوێنەران و لەوانەیە ئەنجومەنی سیناتیش بەدەست بهێنن. ئەمەش دەکرێت کارنامەی یاسادانانی بایدن بوەستێنێت و دەسەڵات بە کۆماریەکان دەدا لێکۆڵینەوەی زیاتر لە بەڕێوەبەرایەتیەکەی بایدن بکەن و زیانی سیاسی پێبگەێنن. بە داکەتنا ڕێژەیە ئەرێکردنا سەرۆک جۆ بایدن راپرسیاندا و زێدەبوونا ئینفلاسیۆنێک و باندۆردایە سەر مۆرالێن دەنگێران تێچاڤەرێکردن و کۆماری کۆنتترۆلە ئەنجومەنە نونەران و دبک و سیناتۆیژی بەدەست بخن کو ئەڤەک دێ ئەجندەیە قانونسازیە بایدن ڕاوەستینە و هێزێ بدە کۆماریان کو دەست بە ڤەکۆلینان بکن. لە گۆری راپرسیەکە ڕایەگشتیە ڕۆیترز ئێپسۆس کو ڕۆژە سێشەمێ تەمام بوو تەنێ 41% ئەمریکیان کارێ بایدن وەکو سەرۆک دپەژرینن کو نزیکی ئاستا هەری نزمە سەرۆکتیە ویە. راپرسیە هەروەها دەستنیشان کرد کۆ پارتیە دەموکرات و پارتیە کۆماری دەڕێکەبەریەکە تندەنە بەری هەلبژارتنên نیڤدەمیên مژدارێ. لە هەواڵێکی دیکەی هەڵبژارنەکانی ئەمریکادا دەنگدەران لە ویلایەتی نیوجەرسی و ئایۆوا و میسیسیپی و نیومکسیکۆ ڕۆژی سێشەمە دەنگیاندا بۆ هەڵبژاردننی کاندیدەکان کە بڕیارە لە هەڵبژارنەکانی مانگی 11دا پێکەوە کێبڕکێ بکەن. بە پێی توێژینەوەی دیسۆن لە مۆنتانای ئەمریکا دوای ژماردنی نزیکەی 2/3 دەنگەکان زیینکە لە سەدا 41.9 دەنگەکانی بەدەست هێنا و ئەلشفسکی کە سێناتۆری پێشوی ویلایەتی مۆنتانای ئەمریکا بووە 39.3 دەنگەکانی بەدەست هێناوە. کۆماریەکان هەروەها کاندیدەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی دموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران ڕاگەیاند و زەمینەیان بۆ کێبڕکێ ڕەخسان کە یارمەتی دەردەبێ لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. بە پێی توێژینەوەی دیسۆن تۆمکن جۆنیۆر کۆماری خوازی نیوجەرسی کاندیدکردنی پارتەکەی بردەوە بۆ ئەوەی لە مانگی نۆڤامبردا لەگەڵ نوێنەری دموکراتەکان کێبڕکێ بکات. کۆمیتەیە پیڤانên ئەنجومەنە نونەرên ئەمریکا دەست نیشان ببورن دانیشتنێک لێ دارخست ji bo ku bi lez û bez tedbîrên çekan ku qanûna parastina zarokên me û projebiryareke duyemîn ya yasaya parastina metirsiya tund ya federalî bi rêya Kongresê bilivîne. Serokê Komîteya Pîvanan endamê Kongresê Wilata Massachusetts Jim McGovern got projebiryarên li pêş me ewin tiştê ku divê Kongres bike. Guhdarîkirina li îradeya gel û karkirina ji bo çareserkirina pirsgirêkên welêt. Encûmen bi lez tev digere ku yasayekê derxe wekû bersivdayîna gulebaranên vê dawiyê li Buffaloya New Yorkê û Uvaldeya Texasê ku dê sînorê temen ji bo kirîna tivingê nîv otomatîk zêde bike û firotina cebilxaneyên bi şiyanên zêdetir qedexe bike. دانیشتنی لووتکەی ئەم ساڵی ڕێبەرانی وڵاتانی ئەمریکا لەم هەفتەیەدا لە لۆس ئانجلس دەستی پێکردووە بەڵام سەرکردەکانی چەندین وڵاتی سەرەکی بایکوتی دانیشتنەکەیان کردووە چونکە ئەمریکا بانگیشتی سەرکردەکانی کوبا و نیکاراگوا و ڤێنزوێلای نەکردووە و دەڵێت تەنها ئەو وڵاتانەی دیموکراسی تێدایە شایانی بەشداریکردنن. هەڕەشەی نەهاتن لەلایەن سەرکردەکانی مەکسی، گواتیماڵا و هەندوراس و ئەوانی دیکە نیگەرانیەکانی لەمەڕ سەرکردایەتی ئەمریکا لە ناوچەکەدا دەوەروژێنێت. پێکەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەم بارەیەوە دەبینین.
کۆبوونەوە لوتکەیەکەی هەردوو کیشوەری ئەمریکا کۆبوونەوەیکی تایبەتە لە 34 وڵاتی ڕۆژاوای نیوەی گۆیزەوی پێکهاتووە بۆ تاوتوێکردنی پرسە هاوبەشەکان. سەرۆکەکانی ئەمریکا ئەم کۆبوونەوە لوتکەیان بەکارهێناوە بۆ فشار دروستکردن لە پێناو گۆڕانکاری گەورەدا لە ڕێککەوتنی بازرگانی ئازادی ئەمریکای باکووری بیل کلنتۆنەوە کە لە کۆبوونەوە لوتکەیەکەی ساڵی 1994دا کۆتایی هات تا بڕیاری باراک ئۆباما بۆ کردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کوبا لە کۆبوونەوە لوتکەیەکەی ساڵی 2015دا. سەرۆکی مەکسیک ڕۆژی دووشەمە پژڕاستی کردەوە کە بەشداری ناکات بەهۆی بڕیارەکەی ئەمریکا لەسەر بانگێژنەکردنی کوبا و نیکاراگوا و ڤەنزوێلا. کارین جامپێر سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی دەڵێت لوتکەکە بەردەوام دەبێت لە پەرەپێدانی بوارە سەرێکیەکانی وەک پرسە ئابوووریەکان، تەندروستی گشتی، گۆڕانی کەشوهەوا، نەبوونی ئاسایشی خۆراک و پرسی کۆچ. دەتوانیت پێشبینی نردنی پەیامەکان بکەیت لەو بوارانەی لەلایەن سەرۆک و ئەندامانی دیکەی کابینەکەیەوە ڕاگەیاندراون لە هەر سێ ڕۆژەکەدا کە پەیوەندیان بەو بوارانەوە هەیە و سەنگیان خراوەتە سەر. ئاماژەشی بۆ کرد کە بەڕێوەبەرایەتەکە مامەڵەیەکی ڕاشکاوانی هەبوو لەگەڵ مەکسیک و سەرۆکی مەکسیکدا لەسەر ناڕەزایەتەکەی، بەڵام کۆشکی سپی جێگیرە لە باوەڕ و بڕیارەکانیدا. هەڵوێستی سەرەکی سەرۆک ئەوەیە کە ئێمە باوەڕمان بەوە نییە کە دەبێت دیکتاتۆرەکان بانگێشت بکرێن. شۆڤەکاران دەڵێن ئامادەنەبوونەکە پتر سیاست باڵی کێشاوە بەسەریدا، هەروەها نەبوونی کارنامەیەکی ڕوون لەو بارەیەوە یەکێکی دیکەی لە پرسەکان. بەڕای من ئەگەر کارنامەکە بە جۆرێک بواە کە ئەوەندە سەرنجڕاکێش بواە، سەرۆکەکان نەیان دەتوانی لابدن و ئامادە نەبن. ئەوە ئێمە ئەم جۆرە شان و سیاسیەمان لە لوتکەی نیوەگۆی زەوی نەدەبینی. بەڕاستی نەبوونی ئەجندای بەهێز دەرگای بەڕووی ئەم جۆرە شانۆگەریە سیاسیەدا کردەوە. هەندێک لە وڵاتانە هەفتەی ڕابردوو لەگەڵ کوبا و نیکاراگوا و ڤەنزوێلا کۆبوونەتەوە بۆ سازکردنی لوتکەیەکی جێگرەوە، بەڵام لەو کۆبوونەوەیەدا هیچ وشەیەکیان نەدرکاندووە. هەندێکی دیکە دەڵێن ڕەنگە بایکۆتەکان تا ڕادەیەک زۆر نەبێت، چونکە نوێنەرانی ئازباڵا نوێنەرایەتی هەندێک لەو سەرۆکانەی ئەو وڵاتانە دەکەن بە غیابی. دەتوانرێت بەبێ ئامادەبوونی ئەم سێ وڵاتە زۆر شت بەدەست بهێنرێت. پێم وایە ئەم کۆبوونەوە لوتکەیە تشک دەخاتە سەر گرنگی دیموکراسی و بەهاکانی دیموکراسیەت لە هەرێمەکەدا، ئەوەی بە درێژایی مێژوو ئەو بەهایانەی لە ئامێژ گرتووە. لەو کاتەی تێدا هەرێمەکە ڕوبەڕووی ئاستەنگەکان دەبێتەوە، ئەوانەی پەیوەستن بە دیموکراسی و هەروەها هەڵکشانی دەسەڵاتی ستەمکاری. بێرگ دەژڵێت کۆبوونەوە لوتکەیەکە کۆتایی قسەکان نییە. ئەگەر یەک یان دوو بڕیارنامەی گەورە لە لوتکەیەدا بدرێت، ئەوە سەرکەوتنێکی گەورە دەبێت. شتێکی دیکە کە پێم وایە پێویستە دەرکی پێ بکەین ئەوەیە کە لوتکەکانی هەردوو کیشوەرەکەی ئەمریکا بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا نەیانتوانیوە ڕێککەوتنێکی زەبەلاحی سەرتاسەری نیوەگۆی زەوی بەرهەم بهێنن، کە نیوەگۆی زەوی زۆر پارچە پارچە بووە بۆ ئەو جۆرە بڕیارە جیۆپۆلیتیکیە گەورانە. هەرچۆنێک بێت جۆ بایدن ڕۆژی چوارشەمە دەگاتە لۆس ئەنجلس و بۆ ئەوەی بە فەرمی یەکەمین کۆبوونەوە لوتکەیەکەی بکاتەوە کە لە ساڵی 1994ەوە بە فەرمی لەلایەن ئەمریکاوە میوانداری دەکرێن. کێشەی راپۆرتەکەی هاوکارمان بەڵێن ساڵح چارەسەر کراوە کە باز لە ئۆپراسیۆنی سەربازی تورکیا دەکا بۆ سەر باکووری سووریا. ساڵح وەک باسمان کرد کە باسی ئۆپراسیۆنی سەربازی تورکیامان باس کرد کە بۆ سەر تورکیا. هاوکارم بەڵێن ساڵح ئەم راپۆرتەی ئامادە کردووە کە کێشەیەکی تکنیکی هەبوو. لە ئێستادا هاوکارانم لە ژووری کۆنتڕۆڵ پێمان دەڵێن کە ئامادەیە راپۆرتەکە. تورکیا بەردەوامە لە نردنی هێز بۆ سەر سنووری سووریا بەر لەو کردە سەربازیی ئامانجلەی هێزە کوردیەکانی یەکینەکانی پاراستنی گەلە واتە یەپەگا. ئەنکەرا یەپەگا بە ڕێکخراوێکی تێرۆریستی دادەنێ کە پەیوەندیان بە پارتی کرێکارانی کوردستانەوە هەیە. پەکەکە ڕێکخراوێکی یاخیبووە و شەڕی تورکیا دەکات. تا ئێستا ئەم هەنگاوانەی تورکیا سنووردار بووە، چونکە هێزە سەربازیەکانی ئەمریکا لەگەڵ هێزەکانی یەپەگەدا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکەن. واشنگتن ئاگاهی دەدا دژی هەر کردەیەکی لەشکری، بەڵام ئەمریکا پێویستی بە پشتیوانی تورکیا هەیە تا داواکانی سوید و فینلاند بۆ ئەندامبوون لە ناتۆدا پەسەند بکە. ئەنکەرا ئەمە بە دەرفەتێک دەزانێت. تورکیا لەو بڕواایەداە لە ڕۆی دیپلۆماتیەوە لە پیاگەیەکی بەهێزایە لەو ڕەوانگەوەی ئەندامانی هاوپەیمانەتی ناتۆ پێبستیان بە تورکیاە تا چرای سەوز بۆ فراوانکردنی ناتۆ هەڵکات. هەر بۆیە دەشێت ئەو ناڕازایانەی لە ڕۆژئاوا هەیە زیاتر سنووردار دەبێت. کردە لەشکریەکەی تورکیا هەوڵێکە بۆ فراوانکردنی کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکانی سووریا،
بەڵام بۆ کەمکردنەوەی ئاڵۆزی لەگەڵ واشنگتندا سنوورەکانی کردە لەشکریەکەی کەم دەکاتەوە تا ئەو ناوچانە نەگرێتەوە کە هێزە سەربازیەکانی ئەمریکای لێن لە بەرامبەردا سەنگی دەخاتە سەر ئەو ناوچانەی هێزەکانی رووسیا و دیمەشقی لێن هێزەکانی یەپەگەشت لەو ناوچانە هەن بەڵام شیکەرەوە ئاگایی دەدەن بەوەی هێشتاش مەترسی سەرەکی هەرهەن. بینەرە هێژا کورد کۆنێکشن لەڤەر بەداوی هات بەهێڤینە تشتێمە پێشکەشکری بەدلێ وابوون بمینن دناف خێر و خۆشیە تا بەرنامەیەکی تر هەر شاد و وەختەوەربن.